من 3 ساڵە ئیشی تەعینی دەکەم، تەعینی خۆماڵی دروست دەکەین بە خۆمان ڕۆژانە مشتریمان هەیە تایبەت بەو تەعینێکی زۆر بەتامە وتێ تەعینی خۆماڵی پێیا بووە هاوردەش کەمتر بووە لە دەرەوە کەمتر دێتن زیاتر خەڵک ڕوو لە خۆماڵی دەکاتن یعنی مشتریمان هەیە بە جوملەش دەبن ڕۆژانەیە فرێشە زستانان داواکاری تەعینی زیاترە. کاکە من ئەو تەحینەی دەکڕم هەموو جارێ دێم لە ماڵێ خەلاص دەبی تەحینەکی چاکە بێ ئاردی تێدا نیە شلە تامەکەی خۆشە بەرهەمی خۆمالیە لە پێش چاوی من هەموو جارێ دروست دەکرێت لە بۆم تێدەکات دەڵێم هەر لە مەچینەکەی لە بۆم تێکە بە گەرمی لە بۆم تێدەکات دەبەمەوە مالێ بە تام و خۆشە. شەکەی ئەمە ڕاستکردنەوەی سارەیە ئیشەکەمان تۆزێک ناڕەحەتە بەڵام بەس ئێمە ڕاهاتین لەگەڵیا و هەچ کەسێکیش خۆشەویستی بۆ ئیشەکەی نەبێ ناتوانێت یا سەرکەوتوو بێت سپاس بۆخوا ڕاهاتین لەگەڵێ زستانان ئیشەکە ناڕەحەتترە چونکە دنیا ساردا هاوینان هەم کاتەکەی زیاترە و ئیشەکەش خۆشترە. هەر بەڕێزێکێتە لای ئێمە لێ قەوماوە ئیتر کە یەتە لای ئێمە بە تاکید ئێمە سەرێکی پێڵین کاتێکی بۆ دائانین ئەو کاتە ئەگەر ئەشیاکان و ماوادەکان بگا بەدەستی ئێمە کە پێڵین بۆمان بێنە لەو مۆعیدەیە بۆی تەواوەکەین جاری واش هەیە تاخیر ئەبێ جاری وە هەیە زووتر بۆی تەواوەکەین بەس هەتا بتوانین تۆزێک زووتر بۆی تەواوەکەین. فکرنا پیشانگاه که اوساد نو پیمانگاه آمده جهت خوشی ما خطابی همیایا و هر واسه کجبلی خانجر میازانستی کدا مدرفت هبید که پرتوکن درکی جی بخینین دفن خو پرتوکن درکی اگر بنا خانجن با استزانستی و یه درکی هر دو که گلگ باشم و بجداری جی حکومتی تی کل وره بجدار وین گلگ بود. پیشانگاه پرتوکان فاکتورێکی سەرەکی نەبوو بەلینکردنا ئاستی قوتابیان خوشبختانە دیفوێت تەواقعاتەمە کردی پرۆژێکە زۆر قوتابیان تەقەبلەوێ چەندێک کرد و دڵخۆشانە وەرگرت و ئەمەش نزیکی 3000 پرتوکان بۆ قوتابیان بەرهەف کردبوون کۆ هەمی زمانە بوون کوردی بە عەرەبی و ئینگلیزی.